بۆ تێگەیشتن لە بایەخ و گرنگی زمانی کوردی وەکو یەکێک لە دەستنیشانکەر یا بڵێن کۆڵەکە هەرە گرنگەکانی پێناسە و شناسینەتەوەییمان ئەوەندە گرنگە ئاور لەو ڕاستیە بدەینەوە ئەگەر ئێستا سەر لەبەری میللەتی کورد کتوپەر بە بڕیارێک یا بە هەر هۆیەک ئەم زمانە ئێستا قسەی پێ دەکا واتە زمانی کوردی بگۆڕێ و بیکاتە زمانێکی دیکە بە هەر زمانێکی دیکە قسە بکە ئیتر شتێک نامێنە ناوی میللەتی کورد بێ کەوابوو ئێمە میللەتێکین بە زمانەکەمانەوە دەناسرێنەوە و لە زمانەکەماندا زیندوین و لە دەرەوەی زمانەکەمان ئیدی شتێک نامێنێ ناوی میللەتی کورد بێ کە ئێمە زمانەکەمان نەما ئیتر بە حەقایەتەکانی مێژوومان دەستپێرن دەچینە نێو حەقایەتەکانی مێژووەوە و بۆ هەمیشە لەبیر دەکرێن و دەبینە ئەفسانە ئێمە میللەتێکین لە زمانەکەماندا هەین و زیندوین نەتەنیا ساڵی یە ڕۆژ کە هەمیشە و هەر ڕۆژ بعد ئەو هویر و خۆمان و کۆماگەمان بخەیمن کە زووان چانێ گرنگە ئەمان زووان ئەڕا گرنگە و سیستەمەی لە مەرکەزگەرا ئەڕای قەرە هەزینە و تەقلاکان تا زووانمان لەناو بووان جوابی پرسیارە سادە است ئەوان تەقلاکان زووانمان لەناو بووان تا شوناسمان لەناو بووان و هەنای شوناسمان لەناو بچوو و ڕاحەتی کوێنن ئیمە دیل و ژێردەست بکەن لەناو جغرافیای سیاسی ئێران ئتنیکەی لە جیاوازێک و زوانی لە جیاوازێک و ژیان ئەمان گەشتێ زوانی لە قیاخە کریانە ئەمڕۆ زوانە فارسی تەنیا زوانە پەروەردە است تەنیا زوانە ڕەسمیە بوو تا جایەکە تەنیا زوانێکە کە لەوای زوانە ملی لەناو جغرافیای سیاسی ئێران لەلی ناوبەریە ئەسەیە یانێ داگیرکاری و ئاسیمیلەی گەشتی لە ڕێپارێزانن زوانمان شوناسەمان بپارێزی مرحبا جوارە 21 سباتê roja zimanê dayîkê ye. Ji avakirina Komara Tirkiye hetanî îro bi dehan ziman li vî welatî wenda bûn û qediyan. Niha zimanê Kurdî bi taybetî zaravayê zazakî jî di bin wê xetereyê da ye. Li vî welatî dayîkên Kurd yên ku yek peyvekî bi Tirkî nizanin, zarokên Kurd yên ku yek peyvekî bi Kurdî nizanin mezin kirin û mezin dikin. Ev yek li gorî min ji qetlîama Dêrsimê jî mezintir e. Ev yek ji qetlîama Geliyê Zîlan jî mezintir e. Ji ber wê yekê divê em Kurd li vî zimanê şêrîn xwedî derkevin. Bi Kurdî bixwin, bi Kurdî vexwin, bi Kurdî rabin, bi Kurdî rûnin, bi Kurdî herin, bi Kurdî werin, bi Kurdî bisitrên û bi Kurdî bikenin. 21 Sibate roja ziwanê dayîke ya dinyaya ez serede ena roja şarê marê kena bimarek û hemû ziwananê dinya re kena bimarek. Bi taybetî masek zonê ziwanê ma Kurdkî zeh dezavantajin û se serî ku enu ziwanê ma hetê dewletê re amê û qedexe gerdiş û şarê ma bî û 4 leter. Semedê ku wa ziwanê ma azad bibû, semedê ku wa şarê ma azad bibû, lazim û ma Kurdî pêro ewilî weyrê ziwanê xwe ve jî çünkü ziwan bingehê kulturî û ek ziwan vînî bibû, a millet vînî bena û a millet bene bê karekter. Aya ra ez şarê xwe re wazena wa weyrê ziwanê xwe re ve jî we siyasetmedaranê mala zî wazena we ziwanê Kurdkî bikerî ziwanê siyasetê xwe û tenê ena roja nê و هر روزه ویل زوان خو وجی چارشی ده بازار ده سوق ده سیاست ده هر چی خودو لازم ما زوان خو بکه زوان اساسی عزیز وشویسا ای وقت تاوشو مدارنا هنی اگه که هندی ساق و سلامتی زمانی علایی نکتنیا اما انسانی جب گردو گیاندارکات ریجیا کروه بالکو چه واکه تایبتمندی فرد تایبت تریش مبر چێواکە زەین و ویرما گورج و گۆڵتەر و پڕسەمەرتەر کرد ئۆپەر و قوڵایی ئێحساسی و هەر پاسە بیەیمان نیشانەوە حەقیقەتمان زۆبەر و شەخسیەتمان بۆ ئایا ئینسان تاوە
ویرجە ژیوێوی بەرز و باڵا و عالی کەرەوە بەبێ نیشان بێ ئیلا ئۆلانا تۆکەی وانای بە زمانی ئەڵایی نوویسەی بە زمانی ئەڵایی وە پەروەردە بێ بە زمانی ئەڵایی یۆجە زەرورەتەکان و جێ و کود و وێشانە کارێوە ئۆپەڕ و کاری ئەخلاقی ئینسانی و تەنانەت ئەقلانیچ ئومیدوارە ڕۆی و بێبەرەوە کە گرد و ئینسانەکە بتاوە بە زمان و ئەڵایی وێشە بوانە و بنویسا و پەروەردە کردیا زمانی ئەڵایی سامانێوی فرە گۆرەن هەر پۆکەی مشیۆ و احترامش گیری و مشیۆ خزمەتش بە نەکردی و پارێزی